سڵاو بینەرە جوانەکانی پۆدکاستی دیمەن ئەم هەفتەیەش بووینەوە میوانی ماڵەکانتان لەگەڵ هەستی پرۆگرامی ئەم هەفتەیەمان باسی داهاتووی گەنجەکەین. بە شێوەیەکی ترم باسی کەم باسی داهاتووی گەنج چۆن بۆ نمونە چیرۆکی گەنج زۆر گەنج هەیە کە چیرۆکێکی هەیە لە ژیانی خۆی ئایا ئەو گەنجە چۆن سەرکەوتوو ئەبێت چۆن ئەگا بە چیرۆکەکەی خۆی یاخود چیرۆکی ئەوەیە کە براندێکی هەبێت چیرۆکیوەیە کە بزنزێکی هەبێ ئایا ئەو ڕێگانی کە پێی ئەڕوا گەنج ئەو ڕێگانی کە بەو سەرکەوتنیە ئەڕوا ئایا قورسن ئایا چین و پێشەوەی بچێنە ناو تەوەری پرۆگرامەکە پۆدکاستی دیمەن بە سپۆنسەری ئێم سنتەر گەورەترین فڕۆشیاری بەرهەمەکانی ئەپڵە لە کوردستان و عێراق لە ئێم سنتەرە هەموو بەرهەمەکانی ئەپڵ بەردەستە بە نرخی گونجاو باشترین خزمەتگوزاری و لقی هەولێر و سلێمانیشی لە شەقامی بەختیاریە شەقامی بەختیاری و گەڕێکی بەختیاری یەکێ لە خزمەتگوزاریە زۆر باشەکانی ئێم سنتەر کە پێشکەشی کڕیارانی ئەکات خزمەتگوزاری خێرایە کە VIPە 24 کاتژمێر کراوەیە و لە کاتی هەر کێشەیە کە لە مۆبایلەکەتا هەیە لە ماوەی 24 کاتژمێرە کێشەکەت بۆ چارەسەرەکرێت و بێجگە لەوەش ئەگەر چارەسەر نەکرا ئەو بەرهەمت بۆ ئەگۆڕێت. بینەرانی بەڕێز با تۆزە لەو کەشە دەرچین پەیام باسی ئەوم بۆ بکاسە تەوان پەیام لە سلێمانی و دی ڕۆژانەکە ئەو پرۆگرامە ڕیکۆرد دەکەین سەرما وەزعی سەرما لای ئێوە چۆنە؟ کە لە سلێمانیەوە هاتین زۆ سار بوو و باران بوو پروشەی هەبوو باشە پەیام شتێک لە سەرمایە سەرمە خۆمان نەزانین لە هاوینانە نەوە خواردنێک خۆشە لە خواردنە ساردەکە ئێستا لە کوردستانی خۆمان عادەتەن لە سەرمایە تۆ من نەگە پرسا لە تۆ بگەم لە سەرمایە چی خۆشە؟ پێشی بێن بۆ ئێرە دایکم نۆک و فاسۆلیاکەی کرد بۆ ئاوە یعنی ترخێنە ناسە من خۆم حەزم بە شێلمە من حساسێتم بە ئەو دۆشاوە هەیە کە تێکرێ بۆی قەتیش نەیخۆ یعنی پاقلە زۆر خۆشە بە تایبەت پاقلی سوورەکراوە پەیام یان باسی چیرۆکی سەرکەوتنمانە کرد ئێمە لە کوردستانی خۆمان زۆر گەنجی بەتوانە هەیە لە بیرۆکەیەکی هەیە بۆ نمونە چیرۆکێکی هەیە لە ژیانیان ئەو کوڕە ئەوێت یاخود ئەو گەنجە ئەوێت کە پێی بگات بەڵام سەپۆرتی نییە زۆر جاریش پێویستی بە سەپۆرت نییە ئەو گەنجە ئەبێ خۆی ترسێکی تایە ناتوانە هەنگاوی تازە بنێ لە هیچ شتێکانە بۆ تۆ ماڵت لە قاتی هەشتم بێ لە یەکەوە ڕاستەخۆ بچی بۆ هەشت نەخێر ڕاستەخۆ بە پلیکانش نەبێ ئێستا ئەسانسۆر ڕێمەسعەدەیە یەک بە قاتەکانە سەرەکەوی و چیرۆکی زۆر هەیە لە دەربارەی سەرکەوتن و ئەو کەسانی کە شکستیان هێناوە پێشتر ئێستا سەرکەوتوو بوون. من چیرۆکێک مامە دەکەویش چیرۆکی کۆلۆنێل ساندرێز کۆلۆنێل ساندرێز نازام ئەی ناسیانە بەڵام هەمومان خواردنەکەیمان خواردووە دامەزرێنەری KFCە تا مریشکی کەنتاکی با باسی ئەو کابراهاتان بۆ بکەم ئەو پیاوە دوای چەندەها شکست لە تەمەنی 88 ساڵیە بووە ملیاردێر چۆن ئەخرەویش تەمەنێکە تۆ دوای 80 ساڵ تەمەنی 88 ساڵ بیتە ملیاردێر بە چیەسێ لە تەمەنی 5 ساڵیە باوکی مردووە لە تەمەنی 5 ساڵیە باوکی مردووە لە تەمەنی 16 ساڵیدا وازی لە خوێندن هێناوە دواتر لە تەمەنی 17 ساڵیدا هەوڵی چەند کارێکیدا بەڵام شکستی خواردووە دواتر لە تەمەنی 22 ساڵیدا بۆتە شۆفێر بە هەمان شێوە شکستی خواردەوە کابرایە چونێک بەتی و زەلام چەند گونا هەمووی تاقی کردوتەوە دواتر چۆتە چێشخانەیەک لەوێ بۆتە قاپشۆر بەڵام لەوێش هەر نەیتوانەوە بەردەوام بێ سەرکەوتونە بۆ کابرا دواتر بۆ بە سەرباز لەوەشتا شکستی هێناوە و ئەوەی کە لە کۆتاییە لە تەمەنی 65 ساڵیە خانەنشین نەکرێت بڕیارەدا خۆی بکوژێ بەڵام خۆی نەکوش بە پارەی خانەنشینەکەی هات فڕنێکی برژاندنی مریشکی دانا فڕنێکی برژاندنی مریشکی دانا و بە شێوازێکی زۆر جیاواز ینی لە خەڵکی بۆ نمونە مریشک لە قەدیمەوە هەبووەوانە بەڵام بە شێوازێکی زۆر جیاواز مریشکەکەی ئەبرژاند تاوای لات ڕێستۆرانتێکی بچووکی کردەوە دواتر بەو شێوەیە کۆلۆنێل بووە دامەزرێنەری کنتاکی و کە ئێستا یەکێکە لە بەناوبانگترین مریشکە خێراکانی جیهان ئەوەش ئاماژێ بۆ چییە؟ ئاماژەوەیە کە
مرۆڤ نابێت بێهیوا بێت یعنی کابرا ئەگەر کۆلۆنێل باسکەین لە تەمەنی 88 ساڵیدا بۆتە ملیاردێر وەڵای ئێستا بە گەنجێکی خۆمان بڵێ کاکە تۆ دام بە خۆتا بگرە ئیشەڵا لە 40 ساڵیە ئەبیتە بزنسمانیا خۆت ئەبیتە با بەواز بێنە من تازە لە گەنج من خەری و داهاتوی پۆدکاست خوێنم هەستی هەر لەسەر ئەو چیرۆکی کە تۆ حازرە کردەوە منیش چیرۆکێکم حازر کردووە هی بڕاک ئۆزدەمیر چیرۆکی سەرکەوتنی شێفە دەم بە خەندەکە ئەوەکو من دەم بە خەندەیە لە ساڵی 1994 لە هەرێمی هاتای لە باشووری تورکیا لە خێزانێکی بەڕەچەڵک عەرەب لەدایک بووە هونەری چێژلێنان لە چێشخانەکی باپیرەوە فێر بووە دواتر ژیانیان دەگوازرێتەوە بۆ ئیستانبول لەگەڵ باوکی دەست بە کاری فرۆشتنی قوماش دەکات پاشان کاری گواستنەوەی بار دەکات تا بتوانێت لە خوێندی ناوەندی بەردەوام بێت کاتێک لی دەپرسن هۆکاری سەرکەوتنت چییە لە وەڵامدا دەڵێت کارکردن بە دڵسۆزی بۆ نمونە من ئەمڕۆ لە کاتژمێر 8 بەیانی و هاتووم چونکە خەڵکی دەیەوێت چاوی پێم بکەوێ واتە ڕێزگرتن لە مرۆڤەکان هۆکارێکی سەرکەوتنە لە ساڵی 2011 یەکەمین ڕێستۆرانی خۆی کردەوە دوای چەند ساڵێک توانی حەولق لە ناو تورکیادا و لە دەرەوەی تورکیا بکاتەوە پێکەنینە تایبەتەکەی لە بەردەم کامێرادا و ئامادەکردنی ئەو خواردنانەی کە قەبارەیان زۆر گەورەیە وای کردووە چاوێکی زۆری لەسەر بێ و خەڵکی سەردانی بکەن لە ئێستاشدا سەرجەم ئەستێرە ناودارەکانی جیهان سەردانی دەکەن دەست خۆش بێ هەنێ زانیاری نەبیستراوی تیابوو اینجا شەف بڕاک ئۆزدەمیر ئەو ماوەی زۆر بەوە بووە ترێند کە ئەوە خواردنی گەورە کە ئەڵەم خواردنی گەورە مەوەستم جێبوون منە دوو لە ڕوویەوە ئاژەڵی گەورە دێنێ سەڕی هەبڕێ و ناوەکەی پڕەکە لە مەحشی و برنج و ئەوانە دوایی ئەکە و دایمەش ڕووی ئاوایە پێکەنێ بەڵام ئەلە ماوەی مشکلێکی لەگەڵ باوکی بۆ دروست بوو کە باوکی دەستی بەسەر هەموو ڕێستۆرانتەکانی گرت ئەو بوو ڤیدیۆکی کاریگەری بڵاو بۆیە کە گریا هیچی نەمابوو باوکی هەمووی لێسەنە بوو تو بیکە ئەوە وەراسینی خۆمە و کات خۆی من هاوکارتمەوەنە سەر لە نوێ ئەو کابرایەت دەستی پێکردو ینی کۆڵی نەدا و زۆر چیرۆکی وامانەیە کە زۆر کەس هەیە کە کۆڵ نادا لە چیرۆک و ئەو چیرۆکە سەرکەوتنی کە ئەوێت تۆماریکەوە لە پرۆگرامی خۆمانە لە پۆدکاستی دیمەن لە بڕگەی دووەمە میوانداری گەنجێکمان کردووە کە هەمان بەس ئەوروپی و بیانی و وڵاتانی دەرەوە گەنجی وا بەتوانانێ بێگومان ئێمە شەمەناویش کاک سەنار کە خاوەنی براندی یوکەی پیزایە و بەشکم لەگە خۆشیانێ پیزا بێنێ زۆر گەنجێکی سەرکەوت کەویش زۆر لە سەرەتاوە دەستی پێ کردووە گەیشتۆتە ئەوەی کە ئێستا ماشەڵڵا یوکەی پیزا چەندین لقی لە هەولێر هەیە وا بەتەمایە لە شارەکانی تریشە لقی تر بکاتەوە پێیان لە خواردنە حەزی لە چێتەوە پیتزا و پاستا چونکە بە پ دەست پێکا لە ناوکی خۆمەوە نزیکە وەڵاوا بێ منە بێ هەریسە بخۆم زۆر خۆشە هەریسە بۆ هەریسە و ئیتر چی هەیە نیمانە یاڵا پەیام بە حکمی ئەوەی هەستی عەفو قسەشەکەی من زۆر حەزم لە پیتزا حەزم کرد ناوی پیتزا مێژوەکەیتان بۆ باسکەم ناوی پیتزا بۆ یەکەم جار لە دەقێکی نووسراو بە زمانی لاتینی هاتووە کە لە باشووری ئیتاڵیادا دۆزراوەتەوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی دەی زەینی پیانۆ پێشپیانۆ پیزا پیتزا بە شێوەی مۆدێرن لە ناپۆلیدا هێنراوە و جۆرە جیاوازەکانی لە جیهاندا بڵاو بۆتەوە و بووە بەیەکێ لە بەناوبانگترین خواردنەکان یعنی ئەی تو ئەوازانی هەستی پیتزا کە خواردنێکی لە کۆنا بەس زۆر زانیاریم لەسەرەوە نییە بەڵام خواردنی هەژارە پیزا بەنانەوە خواردووە خۆی نانە بەنانەوە خواردوو تەپیکێدە ناو نانەوە بیخۆی من خەڵکە ناسم حەز ناکەم نایبێتی بە پارۆ دانیشتین پێکەوە ناما خواردووەڵاوەی کردۆ لە پیساکە و نانەکەی دەکردن ئەو حەپەزاوم بە دیارەوە نەیزانیوە کابرا قەینا ئیشتیهای زوو دراگرا پیزا خۆشە وەڵام من زۆر حەزم لەیە و
لای خۆشمان لە کوردستان شوێنی زۆر هەیە بۆ نمونەکە پیزای باش و پیزای یەکێ لەو کە من یەم بۆ هەولێر یەکسەر هەستی داوای پیزاکەی کاکسەنارم بۆکە بەجددی تایبەتانی نەڵێم پیزامان بۆ دێنێوانە ئەی هەستی تۆزای پیزاس پێشتر ڕاستم وتم هەستی پێشتر ئادە باش خواردنی هەژارەکان بووە وەڵام نەمزانی بوو لەبا بۆ باسکەم ئەمەش چونکە من زۆر حەزم لە مێژوە دایم حەزەکەم شتی کۆن ئەنا سەرەتا پیتزا پێی دەوترا خواردنی هەژارەکان و پێکاتبوو لە نانێک کە خوێ و پەنیر و تەماتێتی ئەخرا بۆ ڕازاندنەوەی بە ئیتر تەماتان بۆ قاشە کرد و بیبەر و ئەم شتانە بوو بەخوا بەجددی ئەی پیتزای مارگرێتە ئەزانی چۆن ینی چۆن ئەو ناوی بۆ دانراوە مارێک لێوە بۆ گروتویانە وتیانە مارگرێت ئەڵا فەرەمەستی بەڕاستی زانیاری پێ نازانم نەخێر شاژنیەکە بووە ناوی مارگرێتا بووە ئیتر کە ئەو پیتزایان بۆ ئەو دروست کردو و ئەو پیتزای شەر بە ناوی ئەوە ڕۆشتووە هەتا ئێستاش بەس بەڕاستی هیچ خۆش نییە نا بەس بەڕاستی هیچ خۆش نییە پیتزا ئەوێ پڕ بێ لە گۆشت لی گەڕێتاوەکو بەیانێ دەباشە دیتەوە لە تەوەری بڕگەی دووەمەکە وتم میوانداری گەنجێکەکەین وش کاک سەنار ئەمەوێ زیاد بچمە ناو بابەتەکەەوە کە ئایا گەنجێکی وەکو ئەو لە کوردستانە چۆن بتوانێت کۆمەڵێ خەون و خەیاڵ و کۆمەڵێ بیرۆکەیە چۆن بتوانێت پێی بگا ئۆکەی کە پێی گەیشت چۆن بەردەوام بێ لەسەری و نمونەی نەک کاک سەنار نمونەی هەزارانی وەکو کاک سەنارمان هەیە ترتایەتی تایسە گەیشتووە بە خەونەکەی تایەتی هێشتا نەگەیشتۆ تایەتی فەقیرە لە هەنگاوی یەکەم و دووەم فەشەلی هێناوە بەڵام شکستی خواردووە ئەوە زۆر زۆر ناخۆشەکە بۆ من ئامانجێکە داناوە هەنگاوی یەکەم و دووەم ئەبڕی زۆر بار لە دووەم شکستێنی تەواوەتر واز لەو ئیشەیەکەوە یەکەم هیوادارم هەموو گەنجەکانەوەنی کە پلان و پرۆژەیەکیەوانە ئێمە نابێت چاوەڕێەوەکەین بڵین کوڕە کاکە تاعین بووم نەخێر تاعین بوون هیچ پەیوەندی بۆەوە نییە من هەستی وا بیرەکەمەوە تاعین بووم بەس بۆ پیری باش بە یعنی مە بیرکردنەوەی منەڵم مەها چۆن بڵێ بۆ کۆتایی شێ بکە پێی عیبێ بۆ منە کابرا بڕۆ ئاو بفرۆشە ئەم بۆ منە پێی عیبێ سەمو شخصی خۆم ئیش زۆر ئاسایە لام هیچ عیبە نییە نەک تۆ فڵان هەمومان منی ژوان هەموو ئیشێکم زۆر لە ئاساییە بەڵام زۆر گەنج هەیە کە تۆ ئەڵێی ئیشێکەیە بۆ نمونە بیکە کابرا پێی عیبە بچێ ئاو بفرۆشە لە کاتێکە بیانیە کاتووە لە فلیپینەوە لە بەنگلادی شەواتۆ لێرە ئاوە فرۆشە وەزعیشی باشە وەزعی باشە ناڵێم ملیۆنیێرە ئەی طبعاً بەڵام ئەوەی ئەتوانی ژیانێکی ئاسایی پێ بکەی اینجا ئەمە کورتکراوی ئەو چورەکەمان وەرگرتوۆیش کاک سەنارەکە لە پرۆگرامی لە بڕگەی دووەمان ئەفوو لە بڕگەی دووەمان ئاماژ بانگشتی دەکەین و میوانداریمانەکە و شتێکی زۆر زۆر سەرنجی ڕاکێشام کاک سەنار تاوکو ئێستا خۆی هەنی بۆ نمونە چەند لقێکیان هەیە سێ لقەوە بڵام شتێکی وان هەیە کاک سەنار خۆی تاقی تەنیا خۆی شتەکان دروستەکە خەڵتەکان دروستەکە دەرمان و شتەکان دروستەکە هەویر و شتەکان ئۆکەیەکە و ماوەدەکانی تێکە نایڵێ کەس بێتە ژوورۆ بۆ لای تەواوەکە و ئینجاڵە ئێستا ئەتوانن دروستیکەنەوە ناویش ئامانجی ئەوە بووە کە بگا بۆ خەونی ئەوە بووە لەوەیە چەند شەو نخونی چەند پێم خۆشەکە گەنجی کوورد دەبینم ئاوا لە لووتکەیە بەڕاستی شانازیتان پێواکەم زۆر زۆر ئەوەشەکە ئێمە با من برادێکی خۆمە بینم بزنسێکیە سەرکەوتووە بام بچم سەپۆرتیکەم سە بۆ نمونە کاک سەنار گەنجێکی کووردە کە گەنجێکی کوردستانەوە خۆش وەختانە کۆمەڵێک گەنجی تری لە لای خۆی کارەکە کە ئەوانیش کوردن کە کۆمەڵێک گەنج لەویشەکە بۆ منم پیزایەکە خۆم قیچەکە بالای کابرایەکی چورک نەبی بالای کوردێ بێ خۆ مەسەلم جاکاری نییە حاڵە حسابێ بەس با بچم لە سووریەکە نەیخۆم بۆ نمونە با بێم لای ڕێگەسپەرز نیم بەڵام کوردەکەمان زۆر خۆشە و هەزارهای وەکو کاکسەنە با بێم لای کوردەکە بیکڕم تورک شتێکی زۆر زۆر سەیری هەیە
بۆ نمونە ئەو جارە برادرە باسێکرا ئەیوت ئێمەوە لێرە ماڵمان ئەلێرەیە ئەویت ماڵمان ئەلێرەیە مارکێتێک 4 مارکێت ئەلێرەیە 4 مارکێت بە تەنیشتێکەوە ماڵی کابرایە 4 مارکێتەکە تر کووردە سووریە ئەوەی ئەوی تورکەکە دێ بەسەر ئەو هەموو مارکێتانەیە ئەڕۆ ئەچێتە لای تورکەکە کۆڵانی 6-7 کۆڵان دوورترە لای تورکەکە شتەکرەکە بە گۆچانی شەڕوە ئەچێ لێ پەنیرێکە لە هەمووی ئەڵێ لەوەی کڕم ئەنی ئەوەی کردوتە مێشکۆی کە ئەو پارەی من بۆ کورد بێت ئەو وابیرەکاتەوە بە زۆر ڕقەمە ڕەگەزپەرستیە بۆ عەرەبێک بێت بۆ سووریەک بێت بۆ هەرچەنە ئەمووی مرۆڤ هەمووی خوا دروست خۆی مرۆڤایەتی ئینسانیت پێش هەموو شتێک بەڵام سەیکە لەو حاڵەتەیە زۆر مویمە تۆ ڕەگەزپەرست بیت چۆن نەک بەلایەنە خراپەکەی بەلایەنێکی باش خۆت بە شێوەیە کە ئیسفادی لێ بکەی بۆ نمونە ئەو نمونەی کە باسم کرد ئەو ژنە لە ماڵەوە دەرەچێتەوە بۆ بە 4 دوکانی ترە ئەڕوا کە نەتەوەی ترن نایکرێت چ لای هاونەتەوەکی خۆی کرد هاو زمانەکەی خۆی کرد بۆ سەپۆرتێکێکە و زۆر وت بەڵام پڕ بۆمۆنیە قیناکە دەرگاکە کراوەیە بینەرانی بەڕێز زۆر درێژەی بابەتەکە ناکەینەوە لە بڕگەی دووەمە ئەچنە ناو قوڵایی بابەتەکە و ئەجا زیاتر حەزەکەین کاک سەنار باسی ئەومان بۆ بکات کە چۆن گەشتووە بەو ئاستەی ئێستا هەیە ڕۆینە بڕگەی دووەم پێشەوەی بچینە بڕگەی دووەم هیوادارم بڕگەی یەکەمتان بەدڵ بوو بێ ئێمە دایمەن لە پرۆگرامەکانە لە پۆدکاستی دیمەنا بەگشتی بڕگەی یەکەم تۆزە شەنوکەوی بابەتەکە ئەکەین وانەتە تۆزیان بەلایە تۆزێ چینە سەر بڕگەی دووەمەوانە ئەی بەسینەوە بە بڕگەیکە و باسی ڕۆژانی خۆمانەکەین و ئاسە بۆ من باسی وەرزشەکەین ئێستا بۆ منە زۆر دووری نەکەمەوە من زۆر پێم ناخۆش و عێراق دۆڕە حەقی بە پیتزا مەبەستم دێ هەنی وەرزشی تێکەڵەکەم زۆر پێم ناخۆش و عێراق دۆڕە مەسەلەن بۆچی بە ناخۆش بوو هەڵبژاردەیەکە لە ناو ئەوڵ بژاردانی تر بۆ من لەگەڵ یابانە یاریەکە ئای خۆت و ناڕووین ناڵێم ئەخە من لە یاری نازانم بۆ نازانین چەند کەس ناسا هەیارێکە چەند یاریزان بەستە زام 12 باشتا بەغەڵەتی شتێ زۆر خۆشحاڵ بووین لە بڕگەی یەکەمە کە کۆتاییمان پێنا و پێشەوەی بچینە بڕگەی دووەم باوەمان بیر نەچێ پێیان سپۆنسەرەکەمان ئەم سنتەرە زۆر سپاسێکین کە ئەم دوو ئایپاتایی کردۆتە سپۆنسەری پرۆگرامەکەمان و گەورەترین فرۆشیاری بەرهەمەکانی ئەپڵە لە کوردستان و هەر کەسێک بە تەمای بەرهەمی ئەپڵوانێ بێ ئەم لاولانیە ڕێک بچێ لە سلێمانی و لە هەولێریش لە شەقامی بەختیاریە ئایپات و موبایلی وایانێ لە ئەمریکاش نییە شتی زۆر شەرەکی ئەپڵش ناخۆینێتی خواتان لەگەڵ بەس دێینەوە لە بڕگەی دۆمان گەڕێن وڵاتان خواتان لەگەڵ سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست لە بڕگەی دووەم گەڕاینەوە لاتان پۆدکاستی دیمەن بەردەوامە شتێکشمان بیر نەچێ پۆدکاستی دیمەن بە سپۆنسەری ئێم سنتەرە ئێم سنتەر گەورەترین فرۆشیاری بەرهەمەکانی ئەپڵە لە کوردستان و عێراق لە ئێم سنتەرە هەموو بەرهەمەکانی ئەپڵ بەردەستە بە نرخی گونجاو و باشترین خزمەتگوزاری وەلقەکانی هەولێر و سلێمانیشی ئەکەوێتە شەقامی بەختیاری شتێکی تریش لە کاتی هەر کێشێک لە مۆبایلەکەت لەماوەی 24 کاتژمێرە کێشەکەت بۆ چارەسەرەکرێت یاخود بۆ مۆبایلەکە بۆ ئەگۆڕێت و شتێکی تریشی هەیە لە تەواوی عێراق تەنها لە ئێم سنتەران خزمەتگوزاریە بەردەستە کە ئەگەر کڕیاری ئایفۆنیان هەر بەرهەمێکی تری ئەپڵی بێ دوودڵی هەر ئەبێ سەردانی ئێم سنتەر بکەیت چونکە بەرهەمە ناوازەکان هەر لەوێ دەسەکەیەوە دیسکاونتێکی 150شان کردووە لە درع و کەڤەر و شتەکانی تر سوپاسانەکەم و میوانی بڕگەی دووەممان کوڕێکی شیرین کوڕێکی سەرکەوتوو گەنجێکی
هێز و پڕ ئینێرژی پڕ توانە ئەویش کاکە سەنارگیان. سڵاو کاکە هەستی زۆر سپاس خۆش سپاس. ئێمە زۆر خۆشحاڵین کە هەموو جارێک گەنجێکی سەرکەوتوە بێتە میوانی پرۆگرامەکەی ئێمە. الحەمدولله منیش هەروەتر زۆر خۆشحاڵم کە لە پرۆگرامی ئێوە بەشدارم لە زۆر سپاس لۆ قەناتی دیمەنیش. اینجا ئێمە کاک سەنار زۆر باشە ناسین چونکە لە بەرەوەی ئەوەی نەوتن بێ بیناسی مستەحیلە. اینجا با کاک سەناریش فەرم خۆ بناسێنە. دەرن خاوەنی یوکەی پیتزا نازام هەونی نازام. ئێمە ئەتناسین باشە بەڵام زۆر کەس ناوەکەی مەسەڵەن ناوی یوکەی پیزای بینیوە. زۆر زادەرم یوکەی پیتزا یونایتد کینگدەم زۆربەی پەنیر و ئۆرگانیکەکانم لە بەریتانیا دەینم بەس ئەگەریەکێک زۆر تەنگاوم کە دەرم یونایتد کوردستان یعنیەوە شەشی براندێکی کوردی یەکێکم لە هەرە براندە کوردەکان زۆر حەز دەکەم کە سەپۆرتی کوردیمان هەبی ینی من کوردم ئەوانەی کە لە لاشم کار دەکەن زۆربەی کوردن فالحەمدولله لە فەزلی خوای توانیمان لە ماوەی 3-4 ساڵ ببینە یەکێک لە هەرە براندە بە قۆتەکان لە هەرێمی کوردستان لە هەولێر دووبارە سوپاسی خوای دەکەم چونکە یەکێک لە هەرە دافع باشەکان و سەپۆرتم بۆ ڕەب العالەمی بۆ زۆر سوپاس. سەرکەوتووبی کاک سەنار با تۆزێ جدی نەبم لە پرۆگرامەکانە طبعاًەوە من زۆر خۆشحاڵ بووم باتێنێت شەرواتر ئەمێ بۆ دەست پێ بکەم ئایا چیرۆکی یوکەی پیزا یاخود براندی یوکەی پیزا چیرۆکێکی لە پشتە یان ڕاستەوخۆ کاک سەنار ئاوا دانیشتووە لە ماڵ دانیشتووە وەڵاتی بن مەتعەمێک داهەنم شتێک دانم ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی وا بزانم موعیدیش بوویتە لە زانکۆ ڕاست جاگەر باسێکی ئەومان بۆ بکەی زیاتر بچینە ناو بابەتەکە. حەز دەکەم قسەی بکەم حەز دەکەم ئیستیفادەم هەبێتمە پرۆگرامی هەر بەس قسە نەبی نازانم ئیستیفادەم دەبێ یانە هیوادارم بە ئیستیفادەبی. زۆر زادەرم کورد یان هەمای گەنج زۆر جار خەونی گەورەمان هەیە حەزمان لێ ئینتیزار دەکەین یەکێک بەیانی ساعات 5 سبەینێ زۆر جار ئەمە زۆربەی کورد یان زۆربەی گەنجەکانی خۆماف کردەکە ئینتیزار دەکە یەکێک بەیانێکی ساعات 5 سبەینێ تەق لە دەرکەیدا باوکت بێ بانگت کە هەستا کاکە هەستی وەرە چییە وەڵاهی بەڕێزێک هاتیە کابراەک لە ئەمریکای بێ بوگاتیەکەت لۆ بینی 0 کیلۆمەتر کاکە تو چاوت بخەوە فەرموو وەڵای ئەو بوگاتیە دیارە لۆ تو بە 3 میلیۆن دۆلارە ینی ئەوە خەون و خەیاڵە بۆ گەیشتن بۆ ئەوەی دەبی هەوڵ بدەیت لەوەی لە فەزلی خوای گەورە لە برێم یوکەی پیتزا 6 ئیشی ترم کرد و 7 ئیشی ترم کردەوە بەخۆ لە شێخەڵای هەڕاجیم کردووە شتم فرۆشتێ بە 1000 دینار و ئیشی ماسیم دەکرد فترێک لە داقۆق ماسیم دەینا بەتەن تەوزیعم دەکرد زۆرم زەرر کرد تقریباً 5-6 میلیۆنم چووە قەرد و لای خەڵک و هەتا هەندێک پارانەم وەرگرتەوە تووشی زۆر کێشە بووم ینی بەخوای پارە هەبوو بە 7 مانگم پێچ و کابرا هەتە دەیدامەوە ها مەوزوعی قەرد و فترێک لە پاشەوەی کەم داژشت ینی سایق دووتەنی بووم باڵم دەبردووە ماران ینی شەرمم نەبوو لە ئیشکردن هەر هەمووی شەکەم کردیە پاشەوی تەڵام زانکۆم تاوا کردوم کۆمونیکیشن کۆمپیوتەر ئینجینێرینگ هەندسەشم تاوا کردەوە یەکێک بووم لە ئەوالەکانی جامعەش بووم فالحەمدولله لە ئیش ینی هەم ئیشم دەکرد هەم خینەکەشم دەکرد ڕۆژێکیان لە بیرما زۆر قسەکانم حەز ناکەم لە پرۆدکاستی تریش بووم حەز دەکەم ئیستیفادەکەم هەبێ لەوەی بتانە مۆتیڤیشنێکی بینیم هیواداریشم هەروە بێ بچووک بووم لە دوکانێکی جلوبەرگم دەفرۆش زۆر بچووک بووم مامۆستایەکی زانکۆ هات حامیلە بوو جەو کاتی من جلوبەرجی منداڵانمان دەفرۆشت ئەم جلوێ بووم نازانم ئەگەر بزان ئۆڤەری منداڵان هەیە پێی دەرن ئەوەی لەبەر دەکەن هات تر حامیلە بوو مامۆستای زانکۆ بە ئافرەتیش بوو هاتم شەیم نەگوتی تەمەند چەندی وەڵاهی لە بیرم نەمایان 2 بووم یان 3 سانەوی بووم ینی بچووک بووم لەو کاتێ گوتمەوەمە گوتی ئەتوو ئیش دەکەی و دەشخینی گوتما گوتی نابیوە زۆر ینیها ئەمنی شۆک کرد دانیشت دیار بوو جلوبەرجێ کرد لەو منداڵەکەی لە دەهات ئەو جەقەت قسەکانیم لە بیر ناچی وتی یعنی کۆ تو دەبی ئیش بکەی و مەحاڵە ینی زۆر ڕخنەی لە باوکم گرت و ئەوها باسی کردەوە کۆی وای ئەمە لە تەمەنی خۆم لە داهات و فاشل دەبم زۆر قسەکانی من لە مێشک بوو فهەر جارێکە دەهاتم دەمخین قسەیم بەبیر دەهات و ینی واسم دەکرم نوە بەرەو خراپبوونەکەی کو ئیش دەکەم و ئەوە دەبم
فنمديتەوە تا ئێساش نەمدیتەوە بەس ئەگە برێم زۆر زار لە هەندێک شتێ لە تەمەنت کە دێتە پێشت فێرە دەرست دەکا الحەمدلله کولیەشم تەواو کرد کەسابەتیشم کرد ئەوایلیش بووم و 3 ساڵش لە زانکۆی جیهان هەم مدیر بوومەوە هەم بوومە معید بووم دوای تر زیرەکی خۆم بوومە مدیر ئیدارەی زانکۆی قەڵا دوای بوومە مدیر تۆماری پەیمانگەی مەحادی 5 ساڵە ئیتر پاشەوی وازم لە هێنا ئیتر هاتم یوکەی پیتزام دانا زۆر بە تەفاسیلی ناچمە ناوێ زۆر بزانم باسم کردی لە برۆدکاستی تر مانجی 1 بوو 2020 قیمەی کۆڕۆنا بوو ئەو کاتی وەزع کۆڕۆنا مانجی 3 هات بزە بە دەرگای خێر بوو لە بۆ من زۆر زار هەیە کۆڕۆنا خەڵک هەیە دەرێ ناخۆشی بوو بەس لە بۆ من بەعکس خۆشی بوو مانجێک وازمینە تقریبا 21 بوو تر 20 ڕۆژ تقریبا 20 ڕۆژ مانگەکەم پێچۆتە هاتم فکرەی وکەی پیتزا و کاتی بەس حەزم لێ بوو فکرێکی جیاواز بکەم ینی شتێک بکەم ها ئیشی ترم زۆر کردیە هاتم یوکەی پیتزا لە دوو جێگا دەگەڕام یەکەم زار فکری وەشم هینا سپاگەتی دانێم جێگایەکی بەس ئەوها سپاگەتی و نودڵس و یعنی ئەوها بەس پاستا و شتانە بی ئەو کاتی ئێم کافێ هەبوو لەگەر باس کافێ ئەگەر لە بیرت بێ لە لای پارچی دادەندرا ئیتر چوم گوتم لێوێن دەرێ ها شتێکی وا دادنێم چوم حتە چوومەکەن حکوومەت و شارەوانی وتم جێکم دەنێ کاکەلاکەوە تۆ هاتێ چێن دەرێ ئەجام بەتەنیشتم یعنیەوە نەبم برێم بەڕێیەکی قانونی بچم نا لە خۆمەوە ها چوم وەڵا ئیتر هەوڵمدا و جارە گوتم نا جێیشی دەگرم تر هەدە سوڕام دەچمە هەر جێگایەک مانی هەردچمە هەر جێیشی سعرم دەپرسی 15 وەرەقە و 20 وەرەقە و پارانە بەتاکید هەشم بوو نەبوو سیارەکەم هەوو سیارەکی کامری 2017 هەبوو بە 2 دەفتەر و 24 وەرەقەم فرۆشت ئێستاش لە بیرمە کە دەهاتم هەم ڕۆژ جێ دەگەڕام تر ها حوشەی ناماڵمان داکەم و برایەکەم هەموو دانیشت بوون داهاتم تر قەشمەریان پێدەکردم ینی هوکاتە جاریەک خوشکم دەیگوڵێ حوشەی ناکێ دەم گوت حوشە ئەو برام هەردەستە بیریشتە کردەوە نا ئەم پیرم نەدەکردەوە حوشەیان لەو دەپیون بە پێی ئەوە دەگوت ئەوەی ئەو هەلێرەدان یعنی تووڕە دەبمەوە کاتی بەس کە هەر ڕۆژەشیش دەهاتمەوە سیارم ڕادەکەدا ئەم شیداتمە تەمشە حوشەکەم دەکرد ئەم شەفکرەکانیوانم دەکرد تقریبا بزانم شتەکە باشیان باش نییە وەڵا تقریبا 15 ڕۆژی پێچوو ئەو حالا گوتم کاکە حوشەی دەکەم وتیان چ کاکەمە سوحبەتمان کردوتم وەڵا حوشەی دەکەمێ نابی کووە زۆر زار دەرم ئەگەرە تۆ هەوڵ بدەیت و شتێک خوا هەردەم موفقت دەکە الحەمدلله وەڵا ئیتر بام گوتی کاکەمە میوانمان دێوک و دەبی لە حوشەی مارێ و ئێستاش خۆشم نازانم کو خناعم کرد ینی هەر کردمە عینادی کردم لە حوشە ناماڵم کرد ئەخیری ئەقناع نەدەبوو بەدایکم ئەقناعم کرد دەیگو کو دەبێ میوانمان بێ حوشەی ماڵیانی شتەکە نامۆ ببانی بابیشم ماشاءالله الحەمدلله علاقم لە باوکم نێوەردەم دەرم ئەو کەسێکە لۆ خۆیش دەکە زۆر کەسێ دەرێ هەبوونیان فەقیریان دۆڵەمەندی ئەو لۆ خۆ هەیتی من ئەگەر گەنج بم دەبی لەسەر پێ خۆم ڕاست خزمەتی داکە باوکم کەم زۆر جار دەرم لەوەی کە موفق بی لە تەمەنی خۆت خوای گەورە نەجاحەت پێم دەبی خزمەتی دایک و باوکت بکەی ئێمە ئێستاش قۆنرەکانی لەسەر سەرم زۆر ینی جێ شانازیم دایک و باوکم فمەمنون سپاس لەگەری والله تری قەناعەتم بە باوکم هێنا کوڕەکەیە ناوی ئیسماعیل ئەو یارمەتی دەرم بوو لە دروستکردنی بینام هیچ نەزانیان ها غورفەی دروست بکە بڵێکەوە ئەو کاتی چوومە شارەوانی ها ئەو جادەی بیستی حاکماوە هیچ شەشی لێ ناوە بەس یوکەی پیتزا بوو دەچووم دەمگوت دوکانی دەکەم ئەوجا بەخۆی حکومەت لێ ڕێگە دەدا دوکانێک لە ناو ماڵی بکەی لە ناوی خانیەک دوکانێک پێ بکە ئەگەر تجاری بی دەچووم دەیان گوت ئەو لێ دەکەی دەوقع کەس نەیدەگوت لۆ یعنی ها شتەکە کوبری ئەوانش گاڵتەیان پێداهات بابم دەچووم ئەشیام دەکڕی ڕۆژیان ئەو کوڕ هاتەوە ماڵە لە دیوخانەمان دانیشت بوو ئیتر خەریتی لۆ دەکردم کوبلۆکەی دەکا شەشی بەسیط یان شەکەم دەنیانی غورفەخانێکە بزانستدار زۆر بەسیتە بکەی وەڵا باوکم بەسەردا هاتەوە هاتەم شای کرد فەقیرەی ئەو برادرم یعنی لێ هەندن مابوو ئەگە برم لە بنعلی بسە دەرێ ینی فەقیرە تاوق قسەی نەکرد دەڕۆم دەخوافیز
کە برادریشم بوو زۆر سەپۆرتشی کردم ئەو لە مثال لە ئەشیا کڕینەکان نەیدێش مەسروفی زیاد بکەم دەیزانی پارەم چەندە و برادری باش نیعمەتە بەڵام لە نفسی کاژی لەگەر فکرەکەم نەبوو ینی بەس ینی ها تازەتەوە دەی قینە با بکە ها دەی با لەگەری بین جیازم دەکڕی بام دەیگوت والله 2 پیتزاش نافرۆشت چ بکەم دایکم پارەم لێداوە کرد 13 ملیۆنی دامێ بەس ینی دێگوست لەگەرتم و بکەوانە بەزەکەن خارم گوت ببی باوەڕ ناکەم نەزەحەت بین ینی باب مۆهی زەگەرم بەسەکەن خاڵم یان لەگەڵم نەبوو بابم لەگەرم نەبوو برادەکەم لەگەرم نەبوو کەس ینی ئەو ڕۆژی فتاحم کرد کە برەمیکەم کردەوە ها برادر وشتم دعوت کرد کەمەش ینی زۆر نەبوون بازە 20 برادەرەی خۆم و هەندێک خزمەکانی نزیکی خۆم بەخوای شەوەکەی لۆ ڕۆژی دواتر دەبای بچەمەوە دێ بکڕم بەخوای پارەم پێ نەبوو ینی پارەم پێ نەبوو شەوێ تێرگریم لەسەر بالیفی ینی زۆر ناخۆش بووتم یا ڕەبی تەوەکە لەسەر تو ینی شەکە زۆر ناخۆشە چکان تو کە هەوڵی شتێکی دەدەی کە ئەوان مەکە ئەگەر بێت و نەجەحەت نینی لە ئیشەکەت دەرێ ها پێمان نەگوتی ها ئەومان نەگوت زۆر ناخۆشە دەدڕوخێنی تێرگیریان وتم یا ڕەبی تەوەکە لەسەر تو فەکە سەپۆرتم ڕەب العالەمین بوو ڕۆژی دواتر هەستام لە ڕۆژی یەکەم زیاترم فرۆشت بەس بەیانەکەی پارەم پێ نەبوو برا گەورەکەم ئێساش هاتم مۆبیلیاتی مۆبیلیات و تاخمیواش دەکە چون بازەوە ڕقم لێ بەقەرد وەرگرت ئیتر هەر برم وردە ڕۆژی سێم لە ڕۆژ 2 ڕۆژەکانی تر ئیتر تا ئەوەی زۆر کەسێ دەری یوکەی پیتزا بەرکلام بووە یان یوکەی پیتزا بووە ئەم پێ دەرم بە چ بووە فەزلی ڕەب العالەمین گەورە لە نەزاحەتت نینی لە شتێک تو ئەتاسبێنێ بەخۆی مەطعم هەبوو مارکەتینجیان کردی مەطعم هەبووە هەوڵیشتیاندایە ئەوجا زۆر زار یوکەی خەڵک یوکەی پیتزا وەکو مەطعمێک دەخینەوە نا لەلایم زۆر شەشی تایبەتە لەبەرەوەی یەکێک بوو لەو خۆتوانی کە بتوانم لە سفری خۆم بگەینمە طبقەك لەوەی کە بتوانم 3 فەرعم هەبێ خەڵکەکی باش لەلام ئیش بکە زۆر بەوانی لاشم ئیش دەکەن تقریبا 180 کوردن ئەوش لە فەزلی خوای گەورەیە ڕۆژی دواتر ڕۆژ بە ڕۆژی ازدیحامتر دەبوو لە ڕۆژی پێشووتر 3 کەس من دەستمان پێ کرد تقریبا 3 ساڵە بەردەوامین توانمان ببینێکە کە لە هەرە براندەکانی بەناوبانگ لە هەولێرێ لە فەزلی خوای زار الحەمدولillah و فترەش فەرعی سێممان کردەوە فبەردەوامیشین ان شاء الله لە شارەکانی تر لە بۆ لە سلێمانی بیکەنەوە ئەمان زۆر برسیە زۆر نووسنا کاکسەنار تۆ وتە زۆر حەزەکەم ئەها بابەتی کوردی هەبێت و سەپۆرتم کە ئەی باشە بۆ ناوەکەی یوکێ بۆ ناوەکی کوردی نەبوو یونایتد کوردستان خۆی یوکێ ئەو مەبەستی چییە یونایتد کینگدەمی دەتانی بێژە مەقسەد یونایتد کینگدەم بەڵام خۆی وتەنی وتی ئەگەر زۆر پرسیاری لێ بکەم بڵێنەوە چێڵە یونایتد کوردستان ینی ئەمە شتە تازە بووم بەتاکید زۆر جار یەک خاڵی حەزم لێ باز بکەم کوردی خۆمان گەنجی کوردی خۆمان زۆر جار دێمە سپەینان کە دێمە ئیشێ ینی دەبینم ئەوها داماڵیە ئەوها خاڵوە دەرمەولۆ هەر ڕژای ینی هەستەوە قیچەک خڕ بووە ینی گەنجیمە زۆر زار دێم مقابلەی دەکەم دێمە بزانم کەسێکی وەرگرم لەو ئیشکردن و کەسابەت بەس ئەو مۆتیڤیشنیە تێدا نییە ینی هەموو ئینتیزار دەکەن کەسێک تۆ دەبێ هەوڵ بدەی دەست پێ بکەی لەکەن خەڵکیشم کردیە بەخوای مۆزە بووم 350,000 دەدامێ دەزان کۆی جیان ئیتر بەزیرەی خۆم بۆ 400 بۆ 500 بۆ 600 ئاخیرەوەی کە مدیر بووم کە مەرحەلەک بووم 700,000 دەدامێ ئیتر چوم گوتم کاکە گەلوم زیاد دەکەن بەڕاستی لۆم دەرنانیە من بە 700,000 سیارەی بکڕم سیارەی ناتەم سیارەکەی بگۆڕم باشتر کەم ئەدی سبەنێ ژنی بینم خانی بکەم گوتیان وەڵی کەم دەکەین و زیاد ناکەین ترها ئەو بوو تم کاکە من سپاس تایرە و ئێتر دەستم پێکرد فە زۆر جار گەنجی خۆمان دەبینم زۆر مارکەتینگ گشتی وا دەکەم لە یوتیوب طبعا هەیە دەرە یوکەی پیتزا بە چ خاڵک حەزمە 3 خاڵە برم یەکەم شت کەم تەرکیزم کردو فکرم لێ کردەوە بە عەمقی فکرم لێ کردەوە تۆ کەنجێکی ئەم جارۆ ئەمە 4-5 برادر دەچنە دەرێ دەرین با بچنە فلانکە مەطعمی جارۆ تو پێت عیبە لەکەم برادەرەکان بری ئەمن 20,000 پێ کاکە من 30,000 پێ دەرێ با بچینە فلانکە مەطعمی فکر دەکەی پارەکەت احتیمالە نەگاتی ئەو مەطعمی دەرێ ناوەڵە ناچنێوێن دەرێ یەکێک لەو خاڵانە بتانی ئەو پارێکاتۆ لە بەرکتە بتانی لەو مەطعمەی من ئەو یەکەم خاڵە کاتوبری ئۆکەی دووەمێن کە بێ مەطعمەکەی دیکۆڕێکی جوان ببینی سێم ئینتیزار بکەی نانەکی خۆش بخۆی کوالەتی بی
ئەو یەک دوو سێ خاڵ ئەو سەر ڕێکات تۆشتان تا بۆ دەی مارکتینگ دەکەیتەوە چۆن پرۆمۆشن کەسام لەو ژوورم دەمێ ئەو گڵاست پێ بفرۆشم ئۆکەی ئەو گڵاسەی باشە زۆر ئەوەیە بەس ئەگەر ئەمە بە خەڵک نەرێم خەڵک چۆم زوانە ئەو گڵاسم کە باشە زۆر زار لەو خاڵانی کە سەرکەوتو فەزلی ڕەب العالەمین نەگەر خوای گەورە سەرکەوتوم نەکانم تانی فهر خاڵک لەو خاڵانە گرنگە کاتوبێ لە ئیشی بزنس بکەی ئەوە نییە بەس مثالەن هەیە بەس مارکتینگ دەکات لە بۆ شتێکی زبڵ یان لە بۆ شتێکی زۆر خراپ فجۆرها مارکتینگی هەیە لە دنیا بەس ئەو زۆر میمە تۆ بتوانی شتەکەت کواڵەتی بی دەرەجێک بی ئەو دەبێ مارکتینگی لەسەر بکەی و زۆر میمە حەزم لێ خاڵش بکەم لۆش دەرم گەنجی خۆمانی زۆر سەرکەوتمان هەیە گەنجی خۆمان هەیە زۆر هەوڵ دەدا گەنجی خۆمان هەیە لەسەر پێی خۆرادۆستی من لە یوتیوب مارکتینگ دەکەم ئەو فترەی ئەخیری سەفەری وڵاتانی زۆر دەکەم لە دوبەی ئەگەر بێت تو لە یوتیوبی سپۆنسەر بکەی احتیمالە میسالەن ڤیدیۆیەک ئەگەر 10 وەرەقی لێ بدەی لە دوبەی 50 وەرەقی بووە لۆ ترافیکی زۆرە ترافیک یعنی چ یعنی خەڵکی تریش هەیە لە سڕێدانراوە لۆی ئەتو ئەو عادەدە ڤیوەی کە بکەی دەیوێ دەزانین لە هەرێمی کوردستان بەم دەرێتە دەرێ نۆ ترافیک یوتیوب دەزانین نۆ ترافیک یعنی ئەو ساحەکەت چۆ لە تۆپەکەی بەکەی خۆت شوتی لێ دەبێت ناوگۆڵێ نۆ ترافیک یعنی تو لە بەشی مارکتینگ یعنی هیچ چۆلە ینی ساحەکە لە بوو تو چۆلە زۆر يعني فرصمان هي شێرە و شێرە ئیشکاوە بالضبط بالتأكيد يعني لە هەرێمی کوردستان زۆر لە هەموو بارەکی ئیشمان هەیە و نقطەی زۆر مهمش هەردەم خەڵک دەرێ يعني زۆر زار کوردی خۆم هەفکلەوەی دەکات و بگەڕێنی 2013 دەری 2013 زۆر خۆش و کاکە 2013 ناگەڕێتەوە تو ئێستا 2024 سێزدە ڕۆیی هەنی حتا ئێستا زۆر زار دەچێت نامعرەزان مۆدێلی سیارەی 2013 زۆر مەرغوبە کاکە ڕۆیی 2013 برایمە 2024 ئەمە زۆر زار لەم وەرەقە 150 احتمال سبەینی 200 بیت و تەبێ هەوڵ بدەی سبەینی کە بووە 200 ئەوە 100 ناگەڕێتەوە 120 قەدەوەی لە مەشی خۆدانێ چۆن ئەگەر وەرەقە بۆ 120 یان بۆ برم 200 یان بۆ 250 ئەمە کوبتام لەگە 250کەی بژیم پلان مۆبیل و 250کەی چکەم ژیان بەرەو خۆشبوونە بەرەو ناخۆشبوونیە تۆ هەردەم دەی بە هەوڵ بدەیت ئەم زۆر زار لە ناو جەماعەتی خۆم زۆرن دێن نوع پاوەرەکی نێگەتیڤت دەدەن یانی ها دەدڕوخێنن دەبی بیایکەی بیکەی پۆزیتیڤ یانی ها دەرن ئەو هالی دەم نە باش دەبی بەرەو باشە احتیمالە شەڕ ڕوو بدە بەڵام بەرەو باشترە احتیمالە دۆلار هەستی بەڵام بەرەو باشترە ئەگەر تو باوەڕت بۆی هەبی کە بەرەو باشتر بەرەو باش ڕوودا احتیمالە دۆلار هەستی بەس تأکید بە ڕاتب زیاتر دەبی تأکید بە ژیانی تر ینی شەک خۆشتر دێ تۆ دوێنێ ڕۆی دوێنێ خۆش بەڵام بەیانی خۆشتر دەبێت بەتأکید زاشتێکی تر فشێک سەکرد ئەوان هەرسەنا کە سەرەتا هاتە ژوورەوە جارێ بەس سێری دەسیم کرد شتیان ئەوەنجا من بەخواستە تامیەکەم تۆ پرسیاری خۆت بکە و ئەگەر ئەو زان بیتێ قاشێکی هەرە خۆم خۆش ماڵی خۆت کاک سەنار ئەو ڕکلامانەی کە کردوتە بیرۆکەکەی خۆتە یان کەسێک بۆی نووسی یان پیانوتی ئەم جۆرەکە ئەمە زۆر باشترینە حەزەکەم باسی بیرۆکی ڕکلامەکان زۆر جوانە من زۆر پرسیاری مارکتینگم لێ دەکەن ئەم زۆر طریقی مارکتینگم کردێت لە نقطە مهمەکانی مارکتینگ ئەوەیە تۆ بزانی لە داهاتوو چ دەکەی ئەوە مهمە ئێستا میسالەن زۆر مارکتینگم بە هونەرمەندەکان دەکردیان هەبوو پرسیاری وەی دەکرد کە هونەرمەندە میسالەن ینی هەدەسم بەوان دەکەنەوە هەموو بەشێک لە مارکتینگ جیاوازی هەیە و زۆربەی شەریکاتەکانی کە لە عالەمە لە مارکتینگ جۆرێک لە جۆرەکان وڵی خۆشەکە وڵی تامەگین ئەوە بڵێم ڕای نەگرمەوە ڕەبی خۆل ئەو من دوای پرۆگرامت خۆمەوە جان خۆش بێ ئێستا میسالەن ئەگەر بێ یەکێک لە هەرە شەریکە بە قۆتەکانی مارکتینگ لە دنیا چێ بوو ڕێدبۆڵ بوو ڕێدبۆڵ ئێستاش لە هەرە شەریکە بە قۆتەکانە دەزانین کەوان دەستیان بە ڕێکلامی کردیان کرد لە بەریتانیا دەستیان پێ کرد قۆدی بە تاڵیان دەینا قۆدی بە تاڵی ڕێدبۆڵیان دەینا قۆدەکەیان قۆپاندەوە بچووچیان دەکردووە فرایاندا لە جادەکان یان لە کەنسە لە زبریەکان لۆی خەڵکە لە جادەی ڕۆیی ببینی ڕێدبۆڵ کە زۆر خواردرایتەوە شتە بە قۆتەکان تا ئێستاش ڕێدبۆڵ لە هەرە مارکە بەخۆتەکان ئەگەر بچێ سەر مارکتینگی شانێل لویس ڤیتۆن هەر مارکەی دنیاە مارکتینگی دەکات مارکتینگ بەشێک نییە لەوەی برێ کۆتایی دێ کات دەڕوا بەڵام دەبی فکری نوێ تابێ ئێستا یوکەی پیتزا باشە ئێستا یوکەی پیتزا
هم خلق دي ناس هم هولي زاني أوكي طاو يعني خلاص ناكو تاينا بوا ما باش تيجي جاسر لبي فكرة تجاوز طريقة تجاوز دوباره بي وناو خلق دوباره خلق باس بك دوباره خلق بي خو زورها يعني آي تي من ويداني يعني هلا روي خوارنا كشوت كتو بيزا كت طاو بيزا بازنية بالتأكيد عارو تامه ونو تو صار ركلام بواك يلا منو بيزا أبي چهار مانگی کتر پنج مانگی کتر جوازیک بکی لناوی ابوی ابدیت بکی لناوی ولی کاکو من امام هی بس ور هم برکلام بو همان پیزای گوشت مریش کی قدیم کی تو بالتأكيد تو انا بوزو معجب بشتك شانم ركلام كان نزور جوانا بیروکی جوانی هيا بیرۆکەکان خۆمن بیرۆکەی کەسانی ترم بیرۆکەی کۆمپانیای ترن ئیتر هەر جارێک ناوازۆرە بیرۆکەیەک لە جێگێک دەینین حەسەب ئەوەیە بەس ئیتر زۆر جار دەرم خەڵکیمە یەک نقطەی زۆر میمی هەیە دێ مارکتینگە چی دەکە احتیمالە ڤیدیۆیەکی دروست بکە 20 وەرەقەی لێ بدات دۆ دەرم 20 وەرەقە تا کوردەکەی خۆمان بە وەرەقەتی دەگەرنە $2000 لان $5000 لێ سەرف بکە لە ڤیدیۆیەکی بەڵام کە دێتە سەر سپۆنسەرکردن ستافیش خەنی بوون بە پیزاگی جەنابن كاميرا شيء اي بابا الريو من اما اهوت يبقى هم يخرجي بيتزا خوارنا عافيتان بعافيتان خو من يريد الطعم بيخون وانا يخون عفو نظم تيم و $2000 وتم يترك $2000 يان $5000 صرف دكي تولا فيديويك كديت سر سبونسر كردن بيقولنا $10 اللي بدا اخر اول ليره تو اگر $2000 اللي دبي $2000 بس لماركتينج بدي لو بزاني خلق ببيني فيديوكي تو كردوا او شتا دروس كردوا يعني او نقطه هواي سركوتن لو حمو گنجش دخوازم من كرد مردم درم احتمال شركاتي ترزورها بلا بازار بس لكوتاي يك نقطة زور مهم هي باورد بخوبون زور جرينجا لهر إيشك لجيان لتمن هر إيشك كتكرت باورد بخودها بكشتك نزح الدنيا وبردام بون إصرار لسر إيشكت أو تأكيد بنزح الدنيا وزهر إيشك كتكرت هر بارك لبارك كان كردت شرط نية حمو إيشك بماركتينج بروا زور زار هي هند بزنس هي لهري من كردستان دبين كابرة هيتس ماركتينج أشي نكردي بس لو قريب براند أو فرصتك بولا بوي احتمالاتو يك لو خالنا بكيكا بس يك نقطة زور مهم هي جنزيما زور زار درم جنزيما داولي برندكم يعني احتمالا تفكيري جنزيما زور بيكات لكن أويا تونيتي خوش بجي تونيتي سفر بكات تونيتي زواج بكات تونيتي أوكي أو أنا خطوة بلام تو دبي حول بده يعني سبينا زور زار ديما دكاني كابرا عند جماعتي خمنا هانا ولو هاي كاكا ساعات ديزاين لبرتي لبروي ساعات شاشي بيعني استوار سر موبايل بوا اوكي طبعا بيعني كهردستي هل لنا واقعي خوينا جي لنا موبايل ديجي تفكير فكري زوره نوع ايديا هي بلام لويك بتواني تنبيتنا ويشكا انا عارف كل لوي دكاتوا يعني السوشيال ميديا زور تاثير اللي كرديا ف بيوس اوش تاني خد قيتك دوري بيخيوا وبارم هي جنزي كردي ما زور شي سركوت زور فكري دي اوازي زور شي بلام كاتكاني خوي زور رخاتوا يعني توكا شونا نوي تابع يعني لسه السوشيال ميديا استقصت بكم حزناكم قتك بتسمى بواري تر بس حزم له خالي باسكم يكك لهر خاله خرابه كان كتمشاكرني مواقع خرابه العراق رقمية شين لحمود يعني زود ذاك بدس مي مرة دري لبينا بالرقمية شين لا أقربيتو جنزيمة لسمين تهرم زور زادرم احتمال 2 ساعات 6 ساعات في كل زواج وفي كل ويبكاتو أقربيتو جنزيمة 2 ساعات روجانا فكر لبزنزينا كانوا روجانا 2 ساعات جنزيمة في كل بزنس بكاتو بس سطان جنزي ولا تمن بزنسي ولا تمثيل دي بالتأكيد لزور زار هيت كاتكيان اون ذا بتوباني وبفليمو كاتكي خود بي كي بزنس بخوي تأكيد مشكلة براسي بخوي جنزي دناسم خيزان دارا خيزاني كاسا بدك ايش دكا خيزاني دام دكا خوي شويتها بياني لسر بوبجيا بياني كش مدال يعني هي مدالك بخدك له خيزاني كاسا بدك تخوا جناحني جنزي ما يعني براسي يعني هول بدي يقصد بيبرم احتمال مزور زادرم مخون مزور جورة لو كأهم بس أي كي بيتزا احتمال خلق بيبيني برم احتمال أجي كبي $20 مليون جناو كيني أفرشم وايلو سياتريش بس مخون أوني يوكي بيتزا احتمال يوكي بيتزا است براندك بالهوليرة
مخونيوم هي يوكي بيتزا لهولير هبي لسليماني هبي لدوك هبي لكركوك هبي لموصل هبي لبغداد هبي لبصرة هبي برا زارة برتو شاريت اللي حمد الدنيا هبي احتمال بري بابرين 20 مليون دولار رأس حسابي كيف زعما دمي 100 مليار دولار بي مخون زور جورة ركات ويسبب بسيط بازكي ومحال جنيه بخوي كدستن بيكر بدو دفتر دولار دستن بيكر و سعرك جو خمنا بيواكم بخلق هي دريتن باشا تو بدو دفتر دست بيكر باشا عم دو دفتر مجا انت رقمك تو ورا دور رقيب جينا دفتر يعني او نيبري حموشك possibility هي خلق هي دريتو بارا دار بكاكا اوز لو بينا فكرة لي رزور مهمة تؤبر آب وفروش لزادة جنزي ما استاكا بنغلاديش معني لبنغلاديش هاتي ليرة صغاري دفروش بخور روجي بسم سي زاري هي جنزي مجداد إنشي رخني دقري أون الزور زاري رخني دقري روجي ده زاري روجي تبرو سر زادي بس آي بفروشة آي اللي بازار بفروشة وباري بيادكي ف هو موايا جنزي مزيات التركيز السر خوي بي وهو دار مقصة كم رق احتمال نيكن بس ساحة كتسولا يك نقطة زور مهم هي ساحة كتسولا توم من استم زور زر ما غير استم اسم إمارات زور قرصة زيادة لحفصات مليونير لإمارات داجين زيادة لحفصات مليونير يعني رخص حسابي ينسروي $1,000,000 توبي لنا حفصات مليونير فكرة وآيديا دامني قصة قرصة بالله هريم كردستان زور أصلا يعني ساحة كتسولة طبعا هرب بزنزك بتوي بيكي كاك سناريان زۆر خۆشحاڵن کە زیاتر میوانی ئێمە بوویت گەورە و کردین تأكيد زۆر خۆشحاڵ بووم لەگەڵێوەش ببێ بە بڕاندێکی جیهانی بالتأكيد إن شاء الله خوني گەورەترمان هەیە لەگەڵێوەش إن شاء الله نەخشە لایەوەش بێ بتان بینم صاحبی براندی بە قوتی کورد بوون لەوەی زۆر زار دەرێم زۆر زار کەوتێم بە هونەرمەندەکان ڕکلام دەکەم دەرێمەوان کوردن من كردم بام ركلام بوي بكم لو بس من بيك كم كاكا أجر من سبورت يكترينا كنا دي شو سبورت كم بخوي زور زار هي تلفونم لو دي فكرة يعني ايديا يعني جنزة شو كرد بخوي زور بالعكس بدل شيء زور خوش وحزم ليه خوش يعني تو كردي من هاتم برنامج كردي زور ظلم بوي خوش بكام كرد ما تو كردي يعني لو هتاكي شتي زور زار تدرين والله كسيش أوروبي دي تولاتي ما زور ما بيخوش دبي يعني ها أونز لقيري دقرين بازار بيبشان اللي بكردش بشان ندم آخر وش زور مهمة دستكان خوش بكاك السنة الجام بينا راني برز هاتينا كوتاي برجي دومي پۆدکاستی دیمەن بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی بڕگەی دومی پۆدکاستی دیمەن بە میواندیر کاکە سەنار زۆر بەخێر بێی زۆر خۆشحاڵم دەستەوەش خۆش ئەوەمان بینەچێ پۆدکاستی دیمەن بە سپۆنسەری ئەم سنتەرە و تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێری خواتان لەگەڵ